سەبارەت بە کاریگەری هەمووان نەزانین کەوا ئەم ساڵی وشکە ساڵیە لە هەموو کوردستانە ئەم وشکە ساڵەیە کە ڕوویداوە دیارە بێگومان بە شێوەیەکی گشتیە لە کوردستانەوە ئێمە لە گەرمیان بە شێوەیەکی تایبەتی زۆرترین کاریگەری لە گەرمیان کردووە بە شێوەیەکی گشتی لە سەررجەم سێکتەرەکان بە تایبەتی و سێکتەرانی کەوا پەیوەندی بە ئاوە هەیە پەیوەندی بە کشت و کاڵەوە هەیە پەیوەندی بە ئاژەڵداریوە هەیە زەرەر و زیانێکی زۆری گیان بێبەر گەرمیان بنمونە ئەگەر لە بواری ئاوا قسە بکەین ئەو ئاوانەی کەوا بۆ ئاوی خواردنەوە بەکارهێنرێ تاوەکو ئێستاکە ئێمە 30 گوندمان کێشەی ئاوی دروست بووە و هەروە پێشبینیشەکەی سیەکە بگاتە 60 گوند جگە لەوە زەرورزیانێکی زۆر بەر ئەو گوندانە و هەروەها ئەو شوێنانە کەوتەوەکەوە ئاوی خواردنەوەیان لەسەر کانیاوەکانە یاخود بیرە سەدحیەکانە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن لەبەر ئەمساڵ ڕێژەی بارانبارین زۆر کەم بووە کانیاوەکان سەرچاوەکانیان نەتەقیوە وەروە لەگەڵەوە ئەو شوێنانێکی کەوا کێشەی ئاوی سەرزەویانە یاخود ئەتوانین بڵێ ناعور و بیری سەرزەویان هەیە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن بەشێکی زۆری وشکی کردووە و ئێستاکە کێشەی بێ ئاوی دروست بووە وەروە ئەگەر بینەوە سەر بوارەکانی تر ئەگەر بواری ئاژەڵداری ئێمە باز بکەین ئەوەی کەوا ئێمە ئەزانین لە بوارە ئاژەڵدارێکە 63,000 ئێمە مەڕ و ماڵات وهروەها نزیکەی 134,000 بزن وهروەها 12,000 و شتێک ئەتوانین بڵێن ڕەشە وڵاغ زەرمەند بوونە لە ئەم وشکە ساڵیە ئەگەر بگڕێنەوە بواری جوتیاریش ئێمە ئەزانین سێکتەرێکی ترمان هەیە کەوا زەرمەندی یەکەم بووە ئەم ساڵ لە ڕووی بەروبووم و داهاتەکانیانەوە وەروەها لە ڕووی هەڵنەگرتنەوەی بەروبوومی گەرموجۆوە ئێمە جوتیارێکی زۆرمان زەرمەند بووە لە ئەو بوارەدا لە بواری وشکە ساڵیدا نزیکەی 4430 جوتیارمان زەرمەند بووە لە بواری دەخڵودانەکانیانەوە و جگەلەوەشی ئێمە ئەم ساڵەتوانین بڵێن ئەو جوتیارانە بنەتۆیان نەماوە بتوانن بۆ ساڵی داهاتوو بتوانن گەرم و جۆ و بەرهەمەکانی تر بچێنن لە زەویە کشت و کاڵەکانیانە ئەگەر بێت و وشکە ساڵیش نەبێ ساڵی داهاتوو بڵێ بێگومان کە باسی وشکە ساڵیەکەین لە هەموو کوردستانی وشکە ساڵی هەیە و گەرمیانیش بە حکمی ئەوەی هەمووان نەزانین گەرمترە لە هەموو ناوچەکانی تری کوردستان کاریگەری زۆری هەبووە لەسەر وشکە ساڵی کاریگەری زۆری هەبووە لەسەر زۆربەی سێکتەرەکان 30 گوندمان کێشەی ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی کێشەی ئاوی زۆری هەیە ئەتوانین پێشبینی بکەین نەگاتە ماوەیەکی کەم بگاتە 60 گوند لە کۆی ئەو 400 گوندەی کەوا لە سنووری ئیداری گەرمیانە چارەسەر هەیە کە ئەوش چارەسەرەکان هەمووان نەزانین بە دارایی چارەسەرەکرێت بەشێکی تریشی بە دارایی چارەسەر ناکرێت بەشێک لەو گوندانە خۆیان سەرچاوی ئاویانی یاخود بیری ئیرتیوازیان پێناگەی بۆی ئێمە چارەسەر ئەوەیە کە بە تەنکەرین بتوانین چارەسەری و کێشانە بکەین بۆ مەبەستە لە ئیداری گەرمیانی ئێمە بردێکمان دروست کردو ئەو بردە کۆبنەوەیەکی گشتیمان کردووە لەگەڵ سەررجەم فەرمانگە و بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و سەررجەم ئامارەکانمان بەرز کردووەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بە مەبەستی بڕیاردان لەسەر ئەوانەی کەوا بە بوجە چارەسەرەکرێت ئەوانشی کە بە بوجە چارەسەر ناکرێت ئەوەی کە ئێمە ئاگدار بین لە کوردستانە ئەو سەرۆکایەتی هەرێمی کوردستان بڕواجێگیری سەرۆکی حکوومەت کە سەرپەرشتی وشکە ساڵی ئەکات ئەوەیە کە 2 ملیار و نیو دانراوە بۆ وشکە ساڵی لە هەرێمی کوردستان و بەشێکی ئەو بڕەپارەیەش لە بۆ گەرمیان دابینەکرێ و ئیشەڵا چاوەڕێن بەم زوانە ئەو بجێی بێت و ئێمە دەست بەکاربین بۆ چارەسەرکردنی کێشەی ئاوی خواردنەوە ئەو بجێش تەنها بۆ ئاوی خواردنەوە دابین کراوە لە ئێستادا ئێمە لە قۆناغی یەکەمە لەبەرەوەی ئێستاکە بە شێوەیەکی گشتی ئێمە لە بواری ئاوا کێشەمانەیە وەکو وشکە ساڵی بە مەبەستی چۆڵنەکردنی گوندەکان و دابینکردنی ئاوی خواردنەوە و چارەسەرکردنی کێشەی ئاوی خواردنەوەی گوندەکان و بەشێک لە ئاوی خواردنەوەی ئاژەڵەکانیش لە ئێستادا ئێمە لە بواری سێکتەری ئاوی خواردنەوە ئەو بجەیە کە بێ بۆمان چارەسەرەکەین لەگەڵ فەرمانگە پەیوەندیدارەکان ئیشەڵا لە قۆناغی داهاتووشە کار دەکەین لەسەر بەشەکانی تری وشکە ساڵی لە ئێستادا ئەو بجێ بۆمان تەرخان نەکراوە بێگومان ئەو بجێکەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە دیاری کراوە بەشێکی بەرگەرمیانەکەوێت لە ئێستادا ئەوەی کە ئێمە ئاگدارین وەکو ئیداری گەرمیان لە سەروەواتە لە حکوومەتی عێراقیوە کارکراوە لەسەر ئەوەی کەوا ئاوی دەربەندی خان گیراوە لە ئێرانەوە کە کاری لەسەر بکرێ هەمووان نەزانین ئەوە ئەرکی حکوومەتی عێراقی بێتە سەر خەت
بە تایبەتی وەزارەتی ئاو سەرچاوە سروشتیەکانی حکوومەتی عێراق بە مەبەستی چارەسەرکردنی سەرچاوی ئاوی دەربەنی خان و هەروەها بەردانەوەی ئاوی دەربەنی خان لەبەرەوەی ئاوی دەربەنی خان و سیروان تاکە ئاو نییە بتوانین ئێمە تەنەها ڕەبتی بە ئیداری گەرمیانەوە بێ بەڵکو پەیوەندی بە حکوومەتی عێراقیشەوە بێ و بۆ مەبەستەش کارکراوە لەسەر ئەوە. بەڵام ئێمە ئاوی دەربەندی خان بە پێ بەگوێرەی ئەو بە دووادادچوونەی کە کردومانە لەگەڵ بەنداوی دەربەنی خان ئەوەیە کەوا ساڵی پێشوو ئاوێکی زۆر خەزم کراوە لە ڕێگەی خەزنەوە کە کراوە لە بەنداوی دەربەندی خان ئێستاکە ئەتوانم بڵێن بە گوێرەی و ئاوەکە بەرەدرێتەوە و چارەسەری کێشەکە ئەکرێت و بە گوێرەی ئەوەشی کە ئێمە لەگەڵ بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خانە قسەمان کردووە کێشەیەکی زۆر هەیە لە دیالەش بۆ ئاوی خواردنەوە بۆی چارەسەری ئاوی خواردنەوەی ئەوێش بکرێت بەشێک لە ئاوی دەربەندی خان کە پێشتر خەزم کراوە بەردەدرێتەوە. ئێمە سێکتەرەکانمان بە شێوەیەکی گشتی زەرمەند بووە بێگومان کشت و کاڵی شێکێکە لەو بەشانەیەکەوە چۆن بڵین لە بواری ئەو سێکتەرەشە زەرمەندی یەکەم بوونە بەڵام لە ئێستادا ئاوی سیروان تا ڕادەیەک باشە و ئەتوانم بڵێم ئێمە بەشێکی زۆری کشت و کاڵ و جوتیارەکانمان ئەتوانن کاری لەسەر بکەن و جگەلەوەشی ئێمە بمانەوێ 100% هەموو جوتیارەکان هەموو بەرهەمەکانیان وەکو ساڵی پێشوو بکەن بە تایبەتی بواری مەرەزە و بە مەسەلەن کۆمەڵی شتی تریشەیە ناتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی زەرمەند نەبوون بێگومان زەرمەند بوونە. ئێمە بودجەیەک وەکو هاوشێوەی پارێزگاکانی تر بودجەیەکمان بۆ دیاری کراوە کە بتوانین لە داهاتووە کارە خزمەتگوزاریەکان بە تایبەتی سێکتەری خزمەتگوزاری گشتیەکان کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە بە شێوەیەکی گشتی لەو بوارانە دیارە ئێمە لەگەڵ بەڕێوەبەری ناحێ و یەکەی ئیداریەکان و قایمقامەکانە کۆبنەوەمان کردو کارمان کردو لەسەر ئەوەی کەوا لە داهاتووە ئەو پرۆژانە دەستنیشان بکەین و ئیشەڵا ئەو پارێ هات بتوانین کار بکەین بۆ بەرژەوەندی گشت و بۆ بەرژەوەندی گشتی.